بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ئەمشەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین چۆن کێشەی موچە چارەسەر دەبێت لە پێش جەژن موچەخۆران چاوەڕێەوە بوون موچە بگا بەڵام دواکەوت دوای جەژن لە ئێستشدا باز خەڵکی کوردستان و لایەنەکان چاوەڕێون کە دادگای فیدراڵی فەرمانێک دەبکات بەوەی کە و نووسراوی وەزارەتی دارایی عێراق ڕابگرێت. ئێمە لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین چۆن کێشەی موچە چارەسەر دەکرێت و دەبێ دەسەڵاتدارانی هەرێم چی بکەن و موچەخۆران ئەرکیان چییە و چ شتێک چارەسەری ڕاستەقینی. ئەم پرسان لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر ئیسماعیل بەرزنجی مامۆستای زانکۆ، هەروە کاک ئیسماعیل گەڵاڵی ئابووریناس و پەرلەمانتاری پێشووی کوردستانیش قسەی لەسەر دەکەین. زۆر بەخێربێن، سوپاسی ئەمەدەمونتان دەکەین. کاک ئیسماعیل لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. دەمەوێت سەرنجی بەڕێز بزانە سەرەوەی کە بۆی کۆمەڵێک هەڕەشەکرا لە ماوەی ڕابردوو لە مانگی ڕابردوو گرێبەستی غازی کرا، ئەمانە بۆ هۆی کە پەیوەندیەکانی هەرێم بەغدا ئاڵۆزی و دوجاریش دارەکە لە موچەداشکا. ئێستا پێ دوای چارەسەرێکەیە و ئێستا باسی دادگای فیدراڵیش دەکرێت کە کۆبێتەوە و فەرمانێکی کاتی دەرکا بۆی کە موچە بێت. پێشەوەی باسی ژمارە بکەین و باسی داهاتکەین ئەبێ بگەڕێنەوە بۆ سەرەتای دروستبوونی ئەو کێشەیە. لە ڕاستیدا کوردستان لە 2014 لە قەیرانی ئابووری گەورەدایە دوای ئەوەی کە پەنابرا بۆ ئەوەی کە نەوت بفرۆشرێ و گوایە ئابووری سربەخۆ و گرێبەستی 50 ساڵەی نەوتی کوردستان کرا تا ئێستاش کەس نازانێت و گرێبەسە چۆن کراوە. لەو ڕۆژەوە خەڵکی کوردستان لە قەیرانێکی ئابووری گەورەدایە و لە ڕەوشێکی ناڕۆشنی داراییدا کە دەسەڵات دروستی کردووە. لە حەقیقەتە داهاتەکان ناڕۆشنن، بەڵام ئیشارەتی ئەوەمان هەیە ئەتوانین قەناعەت بەخۆمان بکەین کە سیاسەتی نەوتی هەرێم فەشەلی هێناوە و تەختیەی نەفەقاتی کوردستان ناکا بەڕاستی، نە نەفەقاتی فیعلی و نە نەفەقاتی حکومی بەشێکی ناکات و بەش ناکات. بەڵام لەو وەختەوە بەهۆی شەڕی داعشە و بەهۆی ئەو نازەی هەرێم هەیبوو لە پێگەی دەولی، بەهۆی ئەو وەزعی کە لە عێراقا بوو شەڕی تایفی و هەروەها بەرەی مقاومە کە ئێران هەیمەنی کردبوو لەسەر ناوچەکە، هەمیشە هاوپەیمانان و بە تایبەتی ئەمریکا زەختیان لە حکوومەتی عێراقی دەکرد بەردەوام کە زیاد لە ئەوەی کە پێویست دەکات زەختیان لە حکوومەتی عێراقی دەکرد تا تەختیەی نەفەقاتی کوردستان بکە، ئەوەی دایاننارد ناو بە ناو. بەڵام حکوومەتی هەرێم بەردەوام لە خۆدزینەوەدا بوو. یعنی ئەگە بیرمان لە سەردەمی عادل عەبدولمەهدیە کە ڕێز وزەراکی تا ڕادەیەک دۆستی کورد بوو، پیاوێکی معقول بوو، پیاوێکی تایفی نەبوو، مەزەبی نەبوو، یعنی زۆر تەکلیفی کرد کە حکوومەتی هەرێم ڕۆژانە 150,000 بەرمیل نەوت بفرۆشێ و تەسلیمی عێراقی کە و قبوڵیشیان کردەوە لە بودجەشا تەسبیت کرا. بەڵام حکوومەتی هەرێم هەر خۆی لێ دزیەوە، تەنانەت دوای تەکلیفی کرد زۆر وتی تەنها 50,000 بەرمیل نەوت 50,000 تەسلیم کە بادەمی ئەمانە داخەم فشارێکی زۆرم لەسەرا و لە ڕاستیدا حکوومەتی هەرێم هەر تەسلیمی نەکرد و یەکێک لە هۆکارەکانی ڕوخانی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی بەڕاستی بەسەلەی کورد بوو. بۆی ئیتر گەشتوتە ئاستێک ئەم کێشانە بەریەکەوتنی هەیە. لەو نزیکانەژا خوێندنەوەیەکی خراپ کرا لەلایەن سەرانی سیاسی کوردەوە، پێیان دوای ئەو ئاڵوگۆڕەی لە سووریا دروست بوو کە حکوومەتی ئەسەد ڕووخا، دوای ئەوەی کە ئیتر پیان وابوو ئەم بەرەی مقاومەیە فەشەلی هێناوە و ئێران لە وەزعێکی خراپەیە و ئێران لە وەزعێکی خراپەیە، بەداخەوە دەستیان کرد بە هەڕەشە و گوڕەشە و تەهدید و ئەوانە کە ئەوە بەڕاستی خوێندنەوەیکی خراپ بوو و حسابێکی ورد نەکرا بوو. هەروەها بە پەلەپرۆزەی خۆیان گاندە ئەمریکا گرێبەستی غاز و نەوتیان کرد کە ئەوەش بۆ خۆی ئشکالاتێکی زۆری دروست کرد، هەم ئێرانی ئستفزاز کرد هەم عێراقی ئستفزاز کرد. لە حەقیقەتە ئەمە ڕاستە کێشەی ڕەقەمە، کێشەی ئابووریە، کێشەی ژمارەیە، بەڵام دافع سیاسیەکە مهمە. یعنی ئەگەر پێم وایە ئەگەر ئەو هەڕەش و گوڕەشانەیە نەبوونایە، ئەگەر ئەو گرێبەستە غازیە ئستفزازکەرەی لە ئەمریکا کرا
نبوایە ئەو کێشەیەوە ناتەقیەوە بەڕاستی یعنی هەر کەم و زۆر عێراق ئەینات لەژێر فشاری ئەمریکیەکانە و تا ڕادەیەک بەڵام ئیتر گەیشتە دەرەجەیەک و عێراق بۆ ئێرانج بەڕاستی ئەوێ ستۆپێک بۆ ئەوە دانێ بۆی ئەمە زیاتر کێشەیەکی سیاسیە بەڕێی من کێشەیەکی سیاسیە وا بە ئاسانیش حل نابێ باسانی حل نابێ نەخێر باشە بەس پێشتر دەسەڵاتدارانی بڵین هەرێم وایان گەورە کە دەوگری بەسانە لەگەڵ ئەمریکا کراون بەیان ئەگەر بوجە ببڕێ فشار دروست دەکرێت کێشەی موچە دەبرێتە نەتۆ یەکگرتووەکان لەوێ چارەسەر دەکرێت ئێمە چی بوو بڵێن زەنی بەداخەوە ئەم سەرانی دەسەڵاتی کوردی بەعەقڵێکیش دەکەم کاتی خۆی وەزیری ڕاگەاندنی هیتلەر قسەیەکی هەیە ئەیوت ڕاگەاندنێکی بێویژدانم بەرێ گەلێکی غەبی دێمێ گەلێکی گەمژە ئەوە بۆ 6-7 سا پێش ئێستا ئەوە دروست بوو بۆ ئێستا ئەوە دروست نییە سەردەمی میدیای ئازادە سەردەمی سۆشیال میدیایە سەردەمی چاواشەکاری نییە لە دوێنێەوە ڕاگەاندەکانی دەسەڵات مشکی ئێمان بردووە سپێنی نەتەوەیەکگرتووەکان دانیشتێکی هەیە تایبەتە پەیوەندی هەیە بە موچەخۆرانی کوردستان ئێستا راپۆرتەکە دەرچووە زۆر مەتحی عێراق دەکا یعنی لەوانەیە لەوەتی لە 2023 دەوڵەتی عێراقی دروست بۆتەوە هیچ وەختێک عێراق موقعی ئاوا بەهێز نەبووە لە ناو راپۆرتەکانی نەتەوەیەکگرتووەکان یعنی تەواوی خاڵەکانی کە ئەمڕۆ بڵاو کراوەوە لە بەرژەوەندی حکوومەتی عێراقیە وەسی محکەمەکانی دەکا یعنی زۆر بەهێزە زۆر لە بەرژەوەندی عێراقدایە بەس بە دێرێک دەڵێ کێشەکانی هەرێم و بەغدا چارەسەر بکرێن باسی موچەی نەکرد بەڵام دەڵێ کێشەکان بە گفتوگۆ چارەسەر بکەین نوێنەری نەتەوەیەکگرتووەکان بڵێ ئیشارەتێکی بەسیتی داوە بە کێشەکە بەڵام تەماشای هەموو خاڵەکانی کە زۆر بەڕاستی زۆر مەتحی حکوومەتی عێراقیەکات کە ئەوە ئیتر قۆناغێکی تازەیە یعنی قۆناغێکی تازەیە بۆ عێراق یعنی عێراق پێگەی بەهێزە ئەو خوێندنەوەی دەسەڵاتدارانی هەرێم کە پیان وایە دوای تێکشکاندنی بەرەی مقاومە لە لوبنان و لە سووریا و لەکوێ ئیتر بە ئەرزی خۆیان پیل ڕاکێشن زەخت لە ئێران دەکەن ئیستفزازی عێراق دەکەن بەڕاستیەوە خوێندنەوەیکی هەڵە بوو یعنی وانە باجەکەیدا ئێمە بەڵێ خەڵک باجەکەیدا دواتر دێمەوە خزمەتت کاکتۆری ئیسماعیل جاناویش بەخێر بێ دەمانوێت سەرنجی بەڕێش بزانە سەر کێشەی موچە و ئێستا ئەگەر دەرچەیەک چاوەڕێ بکەن ئەوەیە کە دادگای فیدراڵی کۆبێتەوە باز لەوەکە کە لەنەوە ئەندامی هەمیشەیی دادگاکە پێنجیان لە حەج بوون وا بڕیارە بگەڕێنەوە ئەو مەراسیمی حەج کۆتاییات و پێچێ بڕیارێک شتێک دەرچێ یاخود چاوەڕێی چی دەکەین بنای خۆی گەورە دەست خۆش بێ وەڵاهی بەڕاستی ئەوە بابەتەکە تۆزێ قانونیە بەڵام ئەوەی کە لێ ئەخوێنرێتەوە ئەوەیە کە ناتوانی ئەمەلێکی زۆری لەسەر هەڵچنی چونکە دادگای فیدراڵی پێشتر قسەی خۆی کردووە ینی ئەو داوایی کە کاتی خۆی یەکلایی کردەوە و موچەخۆرانی هەرێمی کوردستانی پێچەسپا زۆر بە تەفسیل لایحەیەکی درێژی هەیە لە سەرەتاوە زۆر بە جوانی نووسراوەتەوە وە دوایی یەکلاکردنەوەی داواکە بەو شێوەی کە هەیە قسەی خۆی کردووە یعنی دادگای فیدراڵی پۆلیسی نییە بچێ بڕیارەکانی خۆی بسەلمێنێ و بچەسپێنێ لە واقعە قەرارێکە یەتە بەردەستی و ئەیکا بە ئەمریک و ئەیکا بە فەسڵێک لە بینی ئەو دوولایانەی کە کێشەیان هەیە و بەڵام لە دوایی یا جێبەجێکردنەکەی لەسەر شانی دادگای فیدراڵی نییە ئیتر خۆ دادگای فیدراڵی ناکرێ هەموو چەند مانگجارێک دانیشێ لەسەر قەزەی موچە جارێکی دیسان کۆ بێتەوە دیسان فەرمانی وەلایی دەرکاو دیسان قەزەکە بێنێتەوە بەرباس و خۆیان بەڵاویان کرد بۆ کاکتۆریستە خۆیان پێشتر پێش جەژن ڕوونکردنەوەیەکیان بڵاو کردەوە وتیان سکاڵایەکمان بەدەست فەرمانبەران دیارە سکاڵایە بە ڕێکەوتنی سیاسیش کرا بوو هەر فەرمانبەرانی ئەنجومەنی وەزیرانی بێگومانەوە هەیە یعنی ئەوەی کە منتەزەرە و لە باشترین حاڵەتە ئەوەی فەرمانێکی وەلایی دەرکات بۆ ڕاگررتنی ئەو فەرمانی وەلاییەکە بەڵێ بۆ ئەوەیە کە حاڵەتەکە بەردەوام بێ معاشەکە وەکو خۆی هەتاکو دۆسێک یەکلاییە بێتەوە لە باشترین حاڵەتە بەڵام ئەوەش گەرانتی نیە لە 100% بەس دەسەڵاتدارانی هەرێم پێ دوای ئەو مەترسیانە بێ ئەگەر فەرمانێکی وڵای دەسەڵاتدارانی هەرێم کاک ئیسماعیلی ژاماژەیەکی جوانی دا هیچ مەترسیەشیان نییە هیچ لێکدانەوە خوێندنەوەیشیان نییە بەڕاستی زۆر بێباکن یعنی دوو هەنگاو ئەو لاتر نەخوێندنەوە نەحسابیشی بۆکەن دەسەڵاتدارانی هەرێم دایمەن لەگەڵ عێراقا ئێمە خۆمان کوردین بەڵام یعنی ئەبێدان بەو حەقیقەت تیا بنین کەوا هەڵس و کەوتێکی ئینتیهازیانەیان کردو لەگەڵ حکوومەتی عێراقیە بە بەردەوامی لەسەر حاڵەتێکی کاتی ڕێک کەوتون لەگەڵ حکوومەتی عێراقی
کۆمەڵە قەرار و بڕیار و قانون لە پەرلەمان و لە فڵان و لە فیسار دەرچووە ئەمان لە سەردەمێکە ئیقراریان کردو و دوای پاش دەست بوونەتەوە کاتێک کە لە بەرژەوەندیان نەبووە. هەر بۆ نمونە ئێستا گەورەترین کێشەکە لە عێراقا هەیە و هەموو کاتێک حکوومەتی عێراقی ئەگەر بێ کێشە بۆ هەرێم دروستکە قانونی ئیدارەی مالیە. قانونی ئیدارەی مالی ئەو قانونە بنەڕەتیەیە کە لە عێراقا هەڵس و کەوتی دارایی حکوومەتی عێراق لەگەڵ هەرێم و لەگەڵ پارێزگاکان و یانی لە ناوخۆی عێراقا ڕێگەخە. ئەم قانونە بنەڕەتیە لە کاتێکا دەرچووە کە وەزیرەکەمان کورد بە وەزیری دارایی فات حسێن بووە وشێر زێواری بووە لە سەردەمی ئامادەکرا لە سەردەمی پەسەند کرا. فواد حسێنیش لە دواییە کە بوو بە وەزیر زیاد لە 6 پەرلەمانتاری کوردمان هەبوو کە لەوێ بەیعازی حیزبی دەنگیان پێداوە. باشە ئەم قانونی ئیدارەی مالیە کە تۆ سەیریەکەی بە هەموو شێوەیەک هەرێمی بەستۆتەوە بە حکوومەتی فیدراالیەوە. یعنی جاری وا هەیە لە یەکێک لە بڕگەکانیا لادانێکی تیا بەڵام لەو سەرەوە کە سەیریەکەی هەردیسانە و جارێکتر مرکزیت ئەچەسپێنێ. باشە تۆ لەو سەردەمەیە بۆچی ڕازی بووی ئەم قانونە ئیقرار بکرێ و بێتە قانونی منەڕەتی عێراق؟ وەزیرەکە قسەی نەکردو پەرلەمانتارەکان نەیان کردو دوایی یەیت هەڵەگەڕێیتەوە لە حکوومەتی عێراقیڵی کاکە وەڵام من ئەم بودجێم بەدڵ نییە وەڵام من ئەو داهاتیان تەسلیم ناکەم ئەمەیان باشە بەپێی ئەو قانون نەبێت کە خۆت ئیمزا مۆرد لەسەر کردووە ئەبێ تەسلیمی بکەیت. جا بەڕاستی حکوومەتی هەرێم دەسەڵاتدارانی هەرێم هیچ کاتێک بیرکردنەوەیکی استراتیژیانەیان نەبووە بۆ هەڵس و کەوتکردن لەگەڵ عێراقا بە بەردەوامی وەکو مناڵێک وایە کە هەڕەشەیەکی بۆیە دەگەڕێتەوە لای دایک و باوکی بۆ ئەوەی کێشەکەی بۆ چارەسەرکان. ئەمیش هەموو ئیشەکەیان لە کۆتاییە کە یعنی ئەگیرێتیان ئەگەڕێنەوە بۆ لای ئەمریکا و بۆ لای ئەوروپا و بۆ لای مجتەمەعی دەولی و بۆی بە زەختێکی سیاسی دیبارە چارەسەر بکرێ و کێشەی لەگەڵ عێراقا. بەڕاستی ئەوە یعنی ئەو کێشانە هەر بەردەوام ئەبن ئەگەر بەو شێوەیە بێ ئەگەر چارەسەرێکی بنەڕەتی و بنبڕی بۆ دانەنرێ و لە فکر و بیرکردنەوەی دەسەڵاتدارانی هەرێمە ئەو چارەسەرە بوونی نییە. چارەسەرە بنەڕەتیەکە ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان پابند بێ بەو بەڵێنانەی کە لەگەڵ حکوومەتی عێراقیە ئەیبەستێ. تۆ ئەگەر لە سەرەتاوە هیچ جۆرە داهاتێک تەسلیم ناکەی هەر لە سەرەتاوە پێ بڵێ من هیچ نادەمێ بەڵام لە کاتی پەسەندکردنی بودجەیە بێ لەسەر هەندێک خاڵ مساوامە بکەیت و هەندێک بەڵێنیان پێ بدەی بۆی هەندێک شت دەست پێکەوە دوایی کە ئەو دەستکەوتەی خۆتت دەستکەوت پاش گەزبیتەوە نابێ. بۆیە لە هەموارکردنەوەی قانونی ئیدارەی مالی عێراقیە و دەست پێەکە ئەو ڕوئیەی کە هەتا ئەبێ بیهێنیتەوە پەرلەمان دووبارە ئەو قانونە بەو شێوەیە کە ئەتەوێ بەڕێکەوتن بێ لەگەڵیانە بە هەر جۆرێک بێ ئەوە بچەسپێنی هەموو ساڵێک لە بودجەیە کاتێک کە قانونی بودجە ئەچێتە پەرلەمان و ئەو هەموو مناقەشەی لەسەر ئەکرێ ئەبێ بەو شێوەیە کە خۆت ئەتەوێ ئاوا دای ڕێژی دواییش چۆن پەسەند کرا و پێی ڕازی بووی ئەبێ پابندیش بی پێوەی وی لە دوایی ئاوا کێشە دروست دەکرێت بۆ بودجە بۆ پشتی هەرێمی کوردستان و هەر خەڵکیش زەرەر ئەکا و ئەوان خۆیان لە کەیف و سەفا و عیش و نۆش و خۆیان و سەفەر و داوەتکردنی ئەم گۆرانی بێژ و فڵان و مەستیل و فیسار ئەوە ناکەون کە پارەیەکی زۆری بۆ سرف ئەکەن لەسەر داهاتی خەڵکیش حتمما جاوە هەر لەسەر داهاتی خەڵکی قابل لەسەر چیە خۆ لەکوێی هێن هیچیان ناچن کاسبی بکەن و بلۆک بارکەن هەموو ئەو داهاتەیەکێتە بەردەستیان و هی خەڵکی شە و ئاوا بەکاری هێن. بەڵسپاسم پێمە خزمەت بەڕێزت سەبارەت بە بڵێن کێشەی موچە ئێستا چارەسەرەکە چیە؟ پێشتر بڕیاری دادگای فیدراڵی هەبوو کە هەرێمی پابند کردبەوەی داهاتی ناوخۆنەوە ڕاست بە عێراقی پابند کردبەوەی کە تەوتیم بکات یاسای بودجە هەیە باسی 400,000 بەرمیل نەوتی ڕۆژان دەکارێن تەسلیمی بکات داهاتی ناوخۆ تەسلیم کات بەڵام جێبەجێ نەکراون. ئەیتی چارەسەرە بڕیاری دادگای فیدراڵی جێبەجێ نەکراوە وەکو کاوی تۆروتی یاسای کارگەری دارایی یاسای بودجە چارەسەرەکە چییە؟ کا دکتۆر لانی یاساییەکەی جوانشی کردەوە دەستی خۆش بێ ئێمە لە ڕووی قانونیەوە دۆڕاوین یعنی تۆ بزانە ئەو هەموو پەرلەمانتارەمان هەیە لە بەغا باش کەسیان ناتوانن دیفاع لە حکوومەتی هەرێم بکە یعنی وەزیرەکانمان ئێمە چەندین وەزیرمان هەیە 4 وەزیرمان هەیە بەس دویان بەشداری دوا کۆبوونیان نەکرد پارتی بەس ئەوانی شتی منتیقیان پێ نییە یعنی وەزیرەکانی کە زۆربەی پەرلەمانتارەکانی کە یعنی خۆیان ئەڵێ ئێمە بەڕاستی شەرمەزارین نازانین چۆن دیفاع لە حکوومەتی هەرێم بکەین لەبەرەوە لە ڕووی یاساییەوە ئێمە دۆڕاوین ئەوە جگەل لە ڕووی سیاسەتی نەوتیەوە شکستمان هێناوە فەشێلێکی زۆر گەورە تۆ لەو حاڵەتانە دەبێ هەرچۆنی بێ خۆت لە حیم بکەیتەوە لەگەڵ مەرکەزە
تۆ ئیفلاست کردووە ئەو دەوڵەمەند ئەو پارەی پێەیە ئەو 160 بەس ئاڵتونی هەیە 140 ملیار دۆلار پارەی احتیاتی هەیە حکوومەت توانێت خەرزکە تێگەیشتی لەبەر ئەوە تۆ کەسێکی ئیفلاس یعنی ضرورە ئەو خۆی بگونجێنێ نەک تۆ مانۆڕی سیاسیکەی نەک تۆ ئیستفزازیکەی نەک تۆ قسەی قۆڕکە یعنی ئاوا گرینەوە یعنی ئاوا گرینەوە یعنی ئەوانە بەڕاستی جەریمەیە یعنی هەندێک شت ئەوترێ تاوانە ئەچێتە ئێمە میلەتێکین بە درێژایی ئەم چەند ساڵە میلەتێکی مەزلوم بووین مەغدور بووین و جانیبی ئینسانیەکە هەمیشە بۆ ئێمە گرنگ بووە کە دیفاعمان لێکراوە تۆ بێنی پەنا بۆ کاتی زۆر نائینسانی بەری حتا ئەگە پەناشی بۆ نەبێ هەر وتنەکەی خەتەرە هەر وتنەکەی غەڵەتە زۆر نائینسانیە لەبەرەوە بەڕێی من ئەم کێشەیە کێشێکی بەڕاستی قوڵە و کێشەیەکە زۆر خەز بۆتەوە و دەمێکە عێراق چاوپۆشی دەکا لەبەر خاتری ئەمریکا و ئەوانە هەر پاڵیان پێوەنە تا ئێستا بە باوەڕی من ئەگەر ئەمریکیەکان بێنە سەرخات ئەگەر بیانەوێ بێنە سەرخات ئەتوانن ئەمە یعنی ئەمیش بەڕاستی جۆرێک لە هینە یعنی جۆرێک لە ئسحافی تیا بە نسبەت حکوومەتی عێراق چکن تەواوی داهاتی عێراق هەتا ئێستا جەسێتە ئەمریکا و لێوە دەگەڕێتەوە یعنی ئەمریکا ئەتوانێت حاڵەتێکی وەکو ئەوەی نەوت بەرامبەر بە خۆراک کاتی خۆی هەبوو یعنی هەر لە مەزدەرەوە حسەی کوردستان جیاکەنەوە ئەمە بەشی کوردستانە و یعنی ئەمریکا ئەتوانێت ئەوە بکە بەڵام ئەو بە کوردەکە چونکە بەڕاستی دەبێت ئێمە بزانین ڕاستە هەندێک ئاڵوگۆڕی ناوچەی بوو یان تەوازۆنی هێز بوو بەڵام وڵاتانی پیشەسازی کاکە حەچیم ئەمریکا و ئەوروپا ئەوانە یەک ئەم شەرقی ئەوسەتە کە زۆرترین تاقەی دنیای لێنەوت نەحەزەکە ئیستقراری دایم کات نەحەزەکە کێشەکان گاتە ئاستێک بتەقێتەوە یعنی کێشەکان دەیەوێت ناوێ هەرێمی کوردستانی لە دەست دەرچێت یعنی دەیەوێت ئەم هەرێمە وەکو پەنجەرەیەک بمێنێتەوە هەر وەختی بێ لێرە چی بکات سیاسەتێک جێبەجێکات بەرامبەر هەر میلەتێک هەر دەوڵەتێک لە ناوچەکە بەڕاستی عێراقیشی دەوێت ئێستا سەریکە حوسیەکانیان تەمێ کرد تەواو بەڵام لە ناویان نابن کۆتاییان پێ نایەنن دەبێ بمێنێتەوە کێشەی ئێران حەل دەکەن کێشەی ئێران حەل دەکەن بەس کۆتایی پێ نایەنن چونکە وڵاتانی سەرمایەداری و بەتایبەتی ئەمریکا لەسەر ئەو ناکۆچیانە ئەتوانێت بژی ئەگەر ناکۆچی نەمێنێ کاک حەچیم لە ڕاستیدا ئەگەر نەوە دەگەری ئەم میلەتە دواکەوتانی نەوچەکەی ئێمە نەبووە نەودی ئەمریکا بووە یانی ئەوروپا بووە باوەڕکە یەک بەرمی نەوت بای $5,000 کەمتر نییە وەلاوەندە کەمتر ناندەفرۆشت بەڵام میلەتانی غەبی و دواکەوت و جاهیلە بەردەوام خەرجی خۆخۆریە بە ناوی دینەوە بە ناوی قەومیەتەوە بە ناوی خاکەوە لەبەر ئەوە فرێ ئەوە ناکەوێت سیاسەتێکی دروست دانێت نەوت بەدیلی نییە یعنی هەندێک جار باسیەوە کرێت تاقەی شەمسی و نازام چی ئەوانە هیچی بەدینە نەوت شتێکە نرخی یعنی ئەبێ هەزار بەرامبەری ئەوەی ئێستا بێت یعنی وەکوتم ئەگەر نەوەدی ئەوروپا بووایە یا ئەمریکا بووایە بەرمیلێک نەوت بەلانی کەمەوە دە بەرامبەری ئێستا دەبوو بۆیە یعنی ئەمە ڕەبتی کەمە بەوە ئەمریکا و ئەوروپیەکان و مخابراتی دەولی کێشەکانی ناوچەکە حەل ناکەن نە کوردیش لە دەزەدەن نەوە عێراقیش لە دەزەدەن ئێرانیش دیێڵنەوە کوچۆن حوسیەکانی هەڵا بەڵام کورد دەبێت بزانێت حەجمی خۆی چییە لە ناوچەکە چەند پێڕاکێشێت چەند مراوەڕاکە چەند ئەتوانێت ئەوەی کە ئەمریکا ئەوانە پشگیری دەکەن خۆ ناکرێت تۆ بچیتە هەموو دنیازان ئێستا هەرێم مخالەفەکە نەوت دەفرۆشیە و ئەمریکا ناتوانێت تا حەدێکی زۆر پشتیوانی تۆکە پشگیری دەکات زەخر لە عێراق دەکات هەر ئەمریکیەکانیش ئەبینی لە نهایەتە چارەسەری کێشەیەەکەن بەڵێ دێمە خزمەت کاکتۆر بێمە خزمەت بەڕێز ئێستش مەسرور بارزانانی قسەی کردووە دەڵێ پابەندیەکانمان بە زیادەوە جێبەجێ کردووە یارە و تارێکیە بووە و باسیەوە دەکات لە بەرپرسانی حکوومەتی فیدراڵ بە شێوەی ناڕاو و نایاسایی و نەرەستوری برایی ڕاگرنی موچەی خەڵکی کوردستانیان داوە ئەمەش بەشێکە لە سیاسەتی گوشارخستنە سەرەڕێمی کوردستان بۆەوەی لە کاروانی ئاوەدانی و پێشکەوتن بوەستێ ئێمە پابندەکانمان بە زیادەوە جێبەجێ کردووە بڵین ئێستا گرفتی دەسەڵاتدارانی هەرێم چییە و گرفتی دەسەڵاتدارانی بەغداش خەلەلیان چییە بۆچی موچەخۆر زیانەکەی بدە
بۆ سەرنجشی لەسەر قسەکەی مەسرور بارزانی قسەیەکی سواوەوە نازانم بە بەردەوامی ئەکرێتەوە پابندەکانمان جێبەجێ کردووە پابندەکانت بەچی جێبەجێ کردووە هەر ئەو راپۆرتانی کە خۆت نردوتە بۆ عێراق و توتە من ئەوەنە نەود ئەفرۆشم و داهاتەکەی بەڵام لەو سەرەوە سفرە و دوتە من مانگانە ئەوەنە داهاتی ناوخۆم هەیە لە زەرائب و مەنافیز و لەو شوێنانەی کە هەیە بەڵام نیوەی ئەوە ڕوعی ئەوە ئەخەیتە سەر حسابی حکومەتی عێراقی بەڕاستی خۆ حکومەتی عێراقی یعنی فریشتەی ئاسمان نییە ئێمە بڵین ئەوان زۆر زۆر باشن و حکومەتی هەرێم خراپە بەڵام لەو مۆزعەیە کە ئێستا خەڵکی تایە کە هاتۆتە پێشەوە حکومەتی هەرێم دەست پێشخەرە بۆ ئەوەی کە قەیران دروست بکە مشکلە بخڵقێنێت ئەوان دەست پێشخەر بوون حکومەتی هەرێم دەست پێشخەرە حکومەتی هەرێم بیانووەدا بەدەستەوە حکومەتی هەرێم داهات ڕادەست ناکە ئەو داهاتانە بە چەند شێوەی جیاواز و بە سەر ئەندامانی بنەماڵە جیاواز و حکومڕانەکانی هەرێمی کوردستانە دابش ئەبێ و هەریەکەی خاتە حساب بانقیەکە و ئیسtisماراتی پێیەکە لە ناوخۆیە و سیتی پێ دروستەکە و فڵانی پێ فیساری پێیەکە یعنی خۆ ئەگەر حکومەتی هەرێم دەسەڵاتداران یەک تۆز بیرکردنەوەیەکی دوورمەودایان هەبێ لە هەرێمی کوردستانە هەر دینارێک و هەر دۆلارێک سەرف بکرێ بۆ قازانج و وەرژەوەندی ئەوانە بێت چونکە تۆ هەر کاتێک ناوخۆی خۆت ئاوەدان بوو خەڵکەکەت یەکگرتوو بوو مانەوەی تۆش دەستەبەر ئەبێ بەڵام تۆ کاتێک کە یەی لە خەڵکی خۆت ئەیە وەکو ئەوایە پایەکانی ژێر خانۆکە خۆت بڕوخێنی وەکو وایە فیشەک بنێ بە قاچی خۆتەوە تۆ متمانەی خەڵکی خۆت لەدەست ئەدەی خەڵکەکەی خۆت برسیەکەی لە پێناویەوەی کە بۆ چەند ساتێکی کەم بوو بۆ کۆمەڵی قازانجی دارایی کاتی کە ئەیبەی دوایی لە بانقەکانی ئەوروپا و ئەمریکاشە دەستی بەسەراگیرێ ینی خۆ ئەگەر ئەمانە عیبرەتیان وەربگرتایە لە قەزافیەکان و لە بەشار ئەسەد و لە نازانم چێ و چێ وایە ینی ئەو پارانیان ئەسڵ هەر نەبردایەتە دەرەوە چونکە ئاسانترین شت لە کاتی کەوتنە گوڵۆڵە کەوتنە لێژی ئەمانە ئەوەیە کە ئەو پارانیان یەکسەر بلۆگ ئەکرێ زۆر بە ئاسانی بەڵام ئەگەر لێرە حتا ئەگەر لێرە بێ لە هەرێمی کوردستانە بێ ینی باشتر ئەتوانن لەژێر دەسەڵاتی خۆیانە بێ لەبەر ئەوە بیرکردنەوەیان بیرکردنەوەیکی زۆر کورتخایەنە زۆر ئانیە خۆیان بە ساحبی ئەم وڵاتە نازانن و ئیجینا مەسەلەن تۆ سەیری وڵاتێکی وەکو ئیماراتی عەرەبی بکە باشە خۆ ئیماراتیش وەکو ئێمە دەسەڵاتدارەکانی بەخوا دەسەڵاتداری فاشیلن دەسەڵاتداری یعنی خۆویستن پارە زۆرینەی سامان و سەروەتی وڵات بۆ خۆیان ئەبن بەڵام شتێکی زۆریان بۆ خەڵکەکە کردووە لەبەر ئەوە مانەوەی خۆیان ئەوان لەوەیە ئەبینن هەست ئەکەن ئەگەر ئەو خەڵکە بەشێک بۆ ئەو خەڵکە سەرف نەکرێ بەیانی ئەو خەڵکە پشتگیریان ناکە لەبەرەوە یعنی ئێستا ئەگەر جادەیەک لە هەرێمی کوردستانە جوان بکرێ و باش بکرێ و ڕێک بکرێ بۆ بەرپرسەکان یەکەم جار باشتر نییە تا لە پێش خەڵکی ئاسایی بەڵام نازانم یعنی ئەمانە بەس وەکو ئەوەی کە دەڵێ ئێستا بەس بۆچی دەسەڵاتدارانی عێراقیش بڵێن لە بری موچەخۆران دەسەڵاتدارانی هەرێم سزانادەن نەرمیەکی شێ لە دەسەڵاتداران یاخود بڵێن ئەوانەی کە حکومڕان بێکەوە تۆڕێکی گەندەڵیە چۆنە وەڵاهی خۆی هەندێک بەرژەوەندی سیاسی هەیە ئێمە انتخاباتمان لە پێشە انتخابات کوتلەی پەرلەمانی جیاواز ئەخڵقێنێ کورد بە بەردەوامی یعنی کوتلەیەکی هەیە کە بۆ ڕێککەوتن خۆشە ینی بۆ ئەوەی بتانی نیسابێکی باش بۆ خۆت بەدەستبێنی لەبەرەوە هێزە شیعیەکانیش ئەو تێڕوانینەیان هەیە بەڵام بڕینی بودجە ئاسانترین شتە لە بەردەستی ئەوانیش کە بتوانن حکومەتی هەرێمی پێ سزا بدەن خۆڕاستە خەڵک زەرر ئەکا لەو بینە بەڵام حکومت لە کۆتاییە حکومت سزادرێ عێراق ناتوانێت جێیش بنێرێتە سەر هەرێمی کوردستان دەست بەسەر بیرنەوتەکانە بگرێ عێراق ناتوانێت سەری حدودەکان لێ دابخا و مەتارەکانت بە زەبری هێز دابخا هەتاک و فشار بخاتە سەر دەسەڵاتدارانی هەرێم تاکە شتێکی ئاسان و وەکۆڵێ لە بەردەست ئەوەیە کە ئەم موچەیە ببڕێ و بودجەکە وەکو ڕێگە چارەکە ئێستا ڕێگە چارە ڕێکەوتن و گفتوگوۆیە لەگەڵ عێراق یاخودەوەیە کە ئێساندێک لە پارتیەکان دەڵێن با کارتی ریفراندۆم بەکار بێت هەندێک بڵین کۆنەیەکێتی و کۆنە گۆڕانی ژەو قسە دەکەن بە کارتی ریفراندۆم بەکار بێت یەکێن ڕێ کارتیە و کاک ئیسماعیل باسی کرد تۆ سەرنجت چیە ینی یاخود دەڵێن بانەوت دووبارە هەنادە بکرێتەوە بەبێ عێراق حەکیم هەمووی ئەوە مهاتەرات و قسەی ئیعلام و هیچ حقیقەتێکی نییە لە واقعا هیچ جێبەجێ ناکرێ نەئەتوانی ئەو بگریتەوە ئەوە قسەیەکی هەر زۆر نادەستوری زۆر نامەنتیقیە ینی ئەوە کاکرێ
هەر ئەگەر بە دوواداچوونی بۆ بکرێ لەوانەیە وەکو جەریمەش ساوی بۆ بکرێ. کارتی ڕفراندۆم ئەگەر بەهێز بووە بەدەستی کوردەوە هەر 2017 بەکارەهێنرا نەوت هەنارداکەیتەوە بۆ کوێی کردو تۆ لە دەرگای پاریس و لە مجتەمەعی دەولیە نەوت فرۆشتن لێ قەدەقە کراوە هیچ کەسێک ناتوانێت لێت بکڕێ نە تورکیا ئەتوانێت وەکو جاران نەوتەکەت وەربگرێ و لە بەندەری خۆیەوە هەناردەی قاچاغەوە پەرلەمانتارێکی پارتی بوتی بۆ سەردەمی داعش بە قاچاغ نەوتی دەفرۆشت هەرێمیش خۆ دەتوانێت نەوت بفرۆشێ خۆ هەرێ فرۆشن ئەو قاچاغاوەی بۆیان کراوە ئێستا فرۆشن ئەوە بەڵام ئەوە نابێتە ئەوەی کە بودجەیەکی دیاریکراوە کاتی خۆی کە نەوت ئەفرۆشرا بە ڕسمی بودجەیەکی دیاریکراوە هەبوو لەو پارەیە هاتەوە ناو خەزانەی حکومەت و باقیەکەی ئەڕۆشت بەڵام نەوتە قاچاغەکە ئەوەی نییە لەبەرەوە ئەوانە هەمووی شعاراتن هیچی لە واقعانە تحقیقە بێ قسەی خراپە زۆرتر عێراق ئیستیفزازە بێ لە زیاتیەوەی زمانی نەرم بەکار بهێنرێ یعنی بەڕاستی هەر ئەو تەسریحی کاتی خۆی کە کاک مەسعود دای وتی قبوڵی ناکەین خۆ لە کاتێکا ئەو قسەی کرد نازانم زۆر سیاقەکەی زۆر سیر بوو لە کاتێکا ئەو قسەی کرد موچە و بوجە هات لە عێراقەوە حەج لە گۆڕێ نەبووە وەڵێ هەر لە خۆیەوە نازانم فڕێدانی ئەو قسەیە بۆ ناو ساحەی سیاسی عێراق ئەوەی کە کاک ئیسماعیل ئیشارەی پێدا لەوانەیە بەس ئەوە بوو بێ کە جۆرێک لە باڵانسی هێز پێیان وە بۆگەن لە منتەقیکات تێک چۆ لەوانەیە لە بەرژەوەندی ئەوان بێ بەڵام ئێران هەرچەندێک بێهێز ببێ و هەرچەندێک دەستی لە لوبنان و سووریا بەر ببێ بۆ ئێمە بێهێز نییە ئێمە لەژێر دەسەڵاتی خۆیان ئێمە حەدیقەی خەلفین وەکو حەوشەی ناوماڵی ئێران واین زۆر بە ئاسانی کەی پێی خۆش بێتە ناو کەی پێی خۆش بێتێتە دەرەوە و وە گەورەترین نفوزی ئێران لە عێراقا هەیە ئەمریکا بەو زلهێزیەی خۆیەوە لەبەر ئەوەی دوورە هێشتا نفوزەکەی بەقەدەر نفوزی ئێران نییە لە ناو عێراقا چونکە ئێران ئەرزی بەدەستەوەیە. سپاس دەکەم کاک ئیسماعیل بێم و خزمەت بەڕێزت لەسەر کارتەکان قسێکت هەیە ئەو کارتانی کە باز دەکرێن یاخود ئێستا شەڕە بەیاننامەش هەبوو لە بینی وەزارەتی نێوتی عێراق و وەزارەتی سامانە سوورچەکانی هەرێم و ئێستاش مەسرور بارزانیش قسەی کردووە ڵێ پابەندیەکانیان جێبەجێ کردووە دوای دینە سەر داهاتەکانیش بڵێ کاک دکتۆر ئیشارەی بە کارتەکاندا دەستی خۆش بێ کارتەکان هەمووی هاشوشی عەلامیە بەڕاستی بەکشانەوەش گەر باسی کشانەوەش دەکرا بەکشانەوە من پێم وایە چێتی ناکشێتەوە بەتەنیا ئەزانێت چۆنە ئەو مووقیفەی ئەم جارەی حیزبەکانی دەرەوەی چێتی و پارتی ئەوەی با بڵێن معارەزە ئەم جارە کە نەچوون بۆ کۆبنەوەکەی پارتی یعنی جۆرێک لە هینی کرد یعنی ستۆپێکی بە پارتی کرد بەڕاستی خۆزگا ئەو مووقیفە لە کاتی ڕیفراندۆمیشە ئەوام کردا نەچوونا بەدەمیەوە پێم وایە ئەو وەختە ئەگەر لایەنەکان ئەوە هەڵوێستێکیان هەبوایە ڕیفراندۆم ناکرا لەبەر ئەوە پارتی بەتەنیا ئینسیحابکە لە عملی سیاسی لە عێراق زەردەکە لە عملی سیاسی لە عێراق زەردەکە یەکێتی نایکە ناتوانێت بشیکە بەڕاستی یەکێتی عمقی سیاسی ئەو لەگەڵ عێراقایە و ئێران دەستی پێوەیەتی و ناوچەکەی بەڕاستی مساعید نیە یعنی ئەم ناوچەی کە یەکێتی ئیداری دەکا بەرگەی ئەو مجازەفانە ناگرێت لەبەرەوە یەکێتی ئینسیحاب ناکات و پارتیش بەتەنیا من پێم وانێ ڕیسکی ئەوە بکە ینی کارتێکی سوتاوە کە هیچ نییە کاک حەچیم کاتی خۆی کە میزانی 3 ساڵان بۆ عێراق دانا مناقەشەیەکی زۆر کرا هەوڵیش زۆر درا کە شەریکاتی نەوت ئەوانەی لە کوردستانی تاجەکان بە زۆر تا هەوڵی دنیا درا تا بۆ بەرمیلێک 16 دۆلاریان بۆ حسابکەن لە 6 دۆلارەوە خەرجی بەرمینێ کاوڕجایەکی زۆر تێگەیشتی تا بۆیانکردن بە 16 دۆلار باشە کە سووریا ڕووخا هەر شەریکاتی نەوت یەکسێ ئەعلانیان کە وتی ئێمە نەوت نافرۆشین نەوت تەسلیم ناکەین یعنی پیان وابوو ئاڵوگۆڕی سیاسی لە ناوچەکەیە ڕووی داوە و ئەو معادلە ئیقلیمێ تێک چووە تر ئەمان پێویست ناکەن نەوت تەسلیمی عێراقن یعنی تۆ خۆت هەوڵت داوە دوای پەشیمانە بیتەوە هەموو یاریەکانی حکوومەتی هەرێم و کۆمپانیا نەوتە ئێمە بەڕاستی خەڵکی کوردستان ئەسیری کۆمپانیا نەوتەکانی لەگەڵ ئەو بۆریە نەوتەی کە دروست کراوە ئەو بۆریە نەوتەی کە بەناوی بۆری نەوتی کوردستان دروست کراوە لەسەر قوتی خەڵکی کوردستان بۆ یەک بەرمیل 6 دۆلار حساب دەکەن عێراق 1 دۆلاری تێچێت بۆری نەوتی عێراق
بۆ جیهان $1 سامان $6 حساب کردووە آخر هەر لەو دیوە $6 حیساب کردو لە تورکیا هەندێک زار $4 $5 دن یعنی هەندێک زار دەگەشتە $15-14 باردوو دیوەکە. جا ئێمە بەڕاستی ئەسیری کۆمپانیا نەوتەکانین کە کۆمپانیەکان هەندێکی بیانین و بەشێکیانیش بەڕاستی خۆماڵی دروست کراون لەژێر ناوی زۆر بە زۆردا. باش بینی سەرداهاتەکان ئێستا راپۆرتی دیوانی چاودێری دارە عێراق و هەرێم هەبوو سەرنجت چی بوو ینی ئێستا لە 2024 مانگی یەکەمی ئەم ساڵش 30 تریلیۆن داهات بووە سەرنجت چی بوو لە کاتێکە لەو ماوەیەدا 23 تریلیۆنیان بۆ موچە خەرج کردووە. ئێستا هەر ئەوەی کە هەر ئەو ڕقەمە خۆی بەڕاستیەوە یعنی ئەوە کارەساتە تۆ ئەو داهاتانەی لە عێراق بۆ داهاتووە لەگەڵ ئەو داهاتانەی کە لەنەوە دەست کەوتووە لەگەڵ داهاتەکانی نەوت ناوخۆ کاگە حەشم 38 تریلیۆنەوە نیە ئەمان چەندیان سەرف کردووە 23 تریلیۆنیان بۆ موچە خەرج کردووە باشە 8 تریلیۆن لە 2023 باشە ساڵی ڕابردوو نزیکە 11 تریلیۆن ئەم ساڵیش 4 تریلیۆن باشە یعنی ئەوان لە کەواتە نزیکی 15 تریلیۆن هێشتا ماوەتەوە نیە تۆ بڵێ 2 تریلیۆنیش دانێ بۆ خەرجی دامۆزگەکان ئەوەنە نەجابەتیان نەبوو مانگی 12 پار ساڵی فەرمانبەران بدەن ئەوەندە نەجابەتیان نەبوو یعنی ئینسان ناتوانێت بەڕاستی دیفاع لەم حکوومەتەکە یعنی ئەگەر خۆکاتی خۆشی وەشیا زێبەری خۆی وەزیری مالی عێراق بوو چی کرد یعنی جەنابیشت و کاک دکتۆریش لە بەغا بەرپرزبی ناتوانانی لەوە زیاترکە یعنی ڕقم قساکە تۆ 38 تریلیۆن دینار داهاتت هەبووە بە ڕقم هەیە ئیتر تۆ یعنی زۆڵن لە فەرمانبەری کوردستانەکەی دزی لێ دەکەی ئەم چەواشەکاریەی گەورەی میدیایەکی زۆریان هێناوە بێنە سەد ئادەی سەحوفی بکرا ئادەی فڵان نووسەر بکرا ئادەی ئەم چەواشەکاریە هیلاکردی کۆمەلگا بەم دەرەجەیە دروستبوونی ئەو هەموو جیاوازیە چیناتی لەوانەیە ئێستا لەسەر زەوی شوێنێک نەبێ بە قەدەرێمی کوردستان جیاوازی چینایەتی تیابێ ئەم جیاوازیەکە زۆرە خۆ ئەو قسەی خەزعەلی بەڕاستی زۆر ڕاستاڵێ لە هەرێمی کوردستان لە هەموو ناوچەکانی عێراق زیاتر گەنجەکانیان هیجرەت دەکەن بە ئەوروپا و سەفەر دەکەن و داهاتی تاک و هەژاری لە ئێستا لە کوردستانە زۆر زیادی کردووە یعنی ئێستا عێراق لێ مەوزعی باشترە باشەوە شەرمەزاری نییە ئێمە لە کاتێکە لە 2003 تا 2014 لە عێراق ڕقەمی گەورە بووین ڕسمی سیاسەتی عێراقمان دەکرد و لە هەموو عێراقیەکان حەسوودیان پێدەبێتین ئێمە گەشەمان دەکرد لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە ئێستا گەنجەکانمان سەر هەڵەگرن پیا ئاچن یعنی دزی ئەمانە گەیشتووە ئەدازەیەک دەسەڵاتدارانی عێراقیش بڵێن گەندەڵن هاوبەژنین لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێم بەڵێ دەسەڵاتدارانی عێراق زۆر گەندەڵن بەڵام لێوێ هێشتا ناتوانن موچە ببڕن کوردستان خۆیان فەرمانبەرانی خۆیان نا لەوێ سەریکار مجتەمەعی کوردی لە کوردستان زۆر بە تەحەزوب کراوە یعنی لە کوردستان وا کراوە ئەوەی حیزبی نەبێ ناتوانێت هەناسە بە نانی دەست ناکەوێت وەزیفەی دەست ناکەوێت تەعیناتی دەست ناکەوێت ئیشی دەست ناکەوێت ئەنجا بە میدیایەکی زۆر بەردەوام تێک ئەشکێندرێت بە ناوی ئەنواع ئەشکال کۆمەلگای ئێمە هیلا کراوە بەغدا گەندەڵی زۆرە و ئومێدیشان زۆرە لەبەرەوە لەوێ کۆمەلگا تەحەزوب نەکراوە بەو دەرەجەیە بۆیە ئومێدیان هەیە ئەوان چاک ببن بەڵێ گەندەڵی لە بەغدا زۆرە بەڵام ئەوان ئومێدیان هەیە ئێمە بەڕاستی بێ ئومێد بن خەڵکی کوردستان ئێستا یعنی چاوەڕوانێتی کارەساتێک ڕووبات شتێک بە ڕزگاری بێ لە ئەمانە یعنی باوەڕکە گەیشتۆتە دەرجەیەک خەڵک ئینتیمای بۆ نەتەوەش نەماوە ئینتیمای بۆ خاک نەماوە ئینتیمای بۆ هەرێم نەماوە ئینتیمای بۆ ئاڵان نەماوە ئینتیمای بۆ کوردایەتی نەماوە یعنی خەڵک لە ژیانی خۆی بێزارە ئەیبێ حەدەسێک ڕووبا و لە دەستی ئەمانە ڕزگاری بێت بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر ئیسماعیل کاتژمەکەم ماوەکو دوپرسیاریش پێ دوای ئەم پرسی موچە بێ ئەو کێشەی موچەی پێشتر کێشەی نەوت بوو کێشەی موچەی هاتە سەر ئێستا دەستەی دەرواز سنووریەکانی عێراقش راپۆرتێکی بڵاو کردبووە دەڵێ کاری قاچاقی دەکرێ و گومرگی هەرێم وەڵامی داوە دەڵێ لە عێراق گەندەڵی زیاترە و گرێبەستە غازەکانی هاتوتە سەر چی چارەسەرە بۆ ئەو کێشانە؟ وەڵاهی چارەسەر خۆ لەوانەیە لای هەموو کەس ڕوون بێ ئەگەر ئیرادە هەوێەوە چارەسەر بەس کێشە ئەوەیە لە هەرێمی کوردستانە ئیرادەی چارەسەرکردن نیە ئەگی ناگەر ئیرادە هەبێت چارەسەرەکە دیارە تۆ بێ لەگەڵ حکوومەتی عێراقا ڕێککەوی
ئەو کاتە وەفد دروست ئەکرێ دانوستان ئەکرێ شتێک بۆ ئەو شتێک بۆ ئەو لە کۆتایی ئەگەن بە سیغەیە کە هەردوو لا ڕازیکە بەڵام وەکوتمە بە ئیرادە هەبێت چونکە عمقی هەرێمی کوردستان کێشەی دەسەڵاتدارانی هەرێم ئەوەیە هەتا ئێستش ئەو قەنەعەتیان لا دروست نەبووە کە عمقی هەرێمی کوردستان هەر عێراقە تۆ دەوڵەت نی تۆ هەرێمێکی لە چوارچێوەی عێراقە ئەمریکا و وڵاتانی ئەوروپی مجتەمەعی دەولیش هەرێمێکی کوردستانی بەهێزیان ئەوێ بەڵام لە چوارچێوەی عێراقە هەرێمی کوردستان جیان ناکەنەوە لە عێراق بکەن بە دەوڵەتێکی سەربەخۆ چونکە پێگەی یعنی وەکو پێگەیەکی خۆیان بە بەردەوامی سەیری یەکەن بۆ ئەوەی لە ناو عێراقا بە بەردەوامی جێنفوزێک و پێگەیەکی تایبەتیان هەبێ لە مقابلی ئەوەی کە عێراقی عەرەبی زۆر زەمان نییە سونەکان بێهێزن شیعەکان بە زۆری دەسەڵاتدارن ئەوانیش موالین بۆ ئێران لەبەر ئەوە هەرێمی کوردستان بە بەردەوامی ئەبێ لە ناو عێراقا خۆی تەعامل بکە جا ئەو کەڵکەڵەیە هەموو جارە دروست ئەوێ ئیتر ڕفراندۆم یێتە پێشەوە و کەڵکەڵەی جیابوونەوە فلان و فیسار و تۆزە تەوازوناتی ئیقلیمیە گۆڕێ ئەمان یەکسەر دیسانەوە جارێکی تر هەڵەگەڕێنەوە بەڵام کاکە تۆ سەیری کوردانی باکوورکە پەکەکە لە هەشتاکانەوە وا نزیکی 50 ساڵە بەدامەزراندن و خەباتی و خەباتی چەکداری کردووە باشە ئەو هەموو قوربانیە زۆرەی داوە بەڵام کاتێک کە سەیری کرد ئەو ڕێگایی ئەو ئەیگەێنێتە بنمەست کۆتایی پێهێنا هاتن ویریان کردەوە کە ئەبێ ئەمان عمقی ئەمان ناو تورکیایە لە مودەی 50 ساڵ نیو سەدایە کە تۆ نەتوانی ئەو ڕێگایی گرتوتەتە بەرت تحقیقی ئەو شتانە بکەی پێی کە خۆت مەبەستە ئێتۆ ینی 100 ساڵی تر چاوەڕێەکەی 200 تر چاوەڕێەکەی چیەکەی یانی ئەبێ ڕێگاکەت بگۆڕی ئەوان ینی بەو هەموو خەباتە تونند و عنیفەی خۆیانەوە وازیان لێ عێراقیش داهاتوە دەستیان ناکەوێت بۆ کوردی باشوور هەر ئەوەی کە لە کوردستانی باشوور بە درێژایی 100 ساڵی ڕابردوو بۆ کوردی باشووری هەیەتۆتە پێشەوە بۆ هیچ پارچەکانی تر ناتۆتە پێشەوە هەر لە ئۆتۆنۆمیەکەی زمانی زووە بیگرە هەر لەو دەستورەی کە لە 2005ەوە نووسرا و هەر لەم حاڵەتی ئێستا کە هەیە ینی بە بەردەوامی کوردی عێراق وەزعی باشتر بۆ لە پارچەکانی بەس مەبەستم لە چیە ینی لەو هەموو ڕادیکاڵێتەی پەکەکەوە کە تۆ سەیری ئەەکەی ئێستا ئەو گۆڕانکاریە 180 پلەیە ینی زۆر گەورەیە سەیری هەسەدەکەی لە سووریایە هەتاکو حاڵەتێک کە سەیری کرد بۆی ئەچێتە پێشەوە ئەڕوا ڕۆژ لەگەڵا بەڵام کەزانی ئەو ڕێگایەکی داخراوە ئەویش ئێستا پاشەکشی کردو و لەگەڵ حکومەتی دیمەشق ڕێیەکەوێ ئیتر تۆ یعنی لە عێراقا ئەتەوێت چی بکەیت کەواتە بێ ئەمان دیسانەوە جارێک تر بە خۆیان نابچنەوە ئەو استراتیژی کە هەیە لەسەر ئەو ئەساسە دای ڕێژن کە لە ناو چوارچێوەی عێراقا سپاس دەکەم کاک ئیسماعیل بە پرسیان لەسەر تەوتین لێ بکەم بەڕێز پێشئیشی زۆرت کرد لەسەر تەوتین بەڵام هەر نەکرا لە دەسەڵاتدارانی عێراق جاروبار قبوڵی دەکەن وەکو سوودانی لەبەر دڵی دەسەڵاتدارانین دواییش دەڵێن شراوەکانی وەزارەتی دارایی عێراق دەڵێ تەوتین نەکراوە ئەوە چی لە بەسەری ئەوە چارەسەرە ئێمە ڕۆزەم هەل لەم ستۆدیۆ دوو جاریکە باسی تەوتینمان کرد تەوتین یەشێک بوو لەو هەدیە گەورانەی بۆ خەڵکی کوردستان کە دەبواە حکوومەتی هەرێم کاربەرستانی هەرێم باوەشیان پیاب کردایە و بچووان بیان هێنایە و بانقەکانیان بێنایە کوردستان و تەوتینیان کردایە بەڵام بەداخەوە ئەوان بەردەوام وەفدیان ئەنار بۆ بەغا زەختی سیاسیان دەکرد بەرتیلیانەدا لە ڕێگای دادگاوە بۆی ئەو هەدیە گەورەی کە دادگای فیدراڵی دای بە فەرمانبەرانی کوردستان لە بینی بەرن ئەمان جارجا ئەیانتوانی لە ڕێگای بەرتیل و ئەو ڕەشۆ و پەیوەندیەکان و فشار و ئەوە سستکەن هێواشیکەنەوە بەڵام ئەو دیار ئێستا ئەو مادە قانونیە ماوەتەوە و ئێستا عێراق کە پێویستی پێێت ئێستا بە باشی بەکاری دێنێ و فشارێکی باشە لە ڕووی یاساییە فشارێکی باشە و بەڕاستیش ڕێک پەیوەندی بە دڵی فەرمانبەرانی کوردستانەوەیە لەبەرەوە فەرمانبەرانی کوردستانیش زۆریان پێخۆشە کە حکوومەتی کە عێراق کە ئەو کارتە بەکاردێنەوە ئەو پێیان خۆشە لەبەرەوە جارێکی تر تەوتین هاتۆتەوە ناو مۆزۆ وەزیکێتی لەباری نەبرد ڕازی بوونە یەکێتی بەڵە دوای پارتی کەوت لە وەخیرا بەڵام ماوەتەوە یعنی بێچێتی لە ناو ناچێ بە پارتی لە ناو ناچێ و عێراق ئێستا فشارێکی زۆریە کاک ئەگە کاتێ بمنەوێ ئیشارەت بە دووشت بەم ئەزانێت تۆ لە عێراقا جۆرێک لە ئازادی هەیە و ڕاستە فەوزاشەیە عێراق 40 میلیۆن دلار 40 میلیۆن دلار ڕقم نییە بەڕاستی بۆ دەوڵەتێکی عێراق تەخسیسی کرد بۆ غەزە و بۆ لوبنان و بۆ سووریا
40 میلیۆن دلار باوەڕکە خەڵک هاتووە سەر جادەدا و ئێمە چیمانداوە لە غەزە ئێمە چیمانداوە لە لوبنان ئێمە خۆمان پێویستمان بە پارەیە باشە لەوێت 40 میلیۆن دلار هیچ نییە تۆ ساڵی نزیکاتی مانگانە عێراق 10 میلیارد دلار 10 میلیارد دلارە بۆیە لەبەر ئەوەی ئێستاش ناتوانیت بشاریتەوە ناتوانانی قەناعەت بە خەڵکی بەسڕە بکەی بڵێ لە هەموو مانگێک نزیکی 800 میلیۆن دلار ئەنێرم بۆ کوردستان و کوردستانی ژنەوتمان تەسلیم ناکە یعنی ئەمە قورسە نەبۆ سۆدانی و نەبۆ کەسیش ناسێتە سەر دەبێ ئەو حقەتە بزانن خاڵێکی تر خوێنەوەیکی سەقەتیان کە کاتی خۆی سەرۆکی ئیسرائیل وتی ئێمە وەجهی شەرقی ئەوسە دەگۆڕین یعنی ڕوخساری شەرقی ئەوسە دەگۆڕین نیوت خاریتەی سیاسی شەرقی ئەوسە دەگۆڕین بەداخەوە ئەوەنە بەغەڵەت ئەمان خوێندەوە پیان وە بۆ یاری میکانۆیە خێرا خەریتەی ناوچەکە تێگە دێ و دەوڵەتی کوردی بۆمانە دروست دەکەن ئەوە یەکێک بوو لەو غەڵەتانەی کە تێپڕی بەسەریاندا بەڵێ سوپاس دەکەین کاک ئیسماعیل گەڵاڵی دکتۆر ئیسماعیل نامی دکتۆر ئیسماعیل بازەندی سپاس دەکەم سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ